ئەمە سیاسەتی خۆیانە کە پرۆژەیە کات ئیسفادەکەی گڕێتەوە بۆ ناو دەوڵەت و بۆ ناو حیزبی خۆیان حیز پەیوەندی بۆ نییە بڵێ خودی خۆی نەفسەکە حکوومەت ها وردە پارەی کارەکەتی تایبەتی گرت بۆی خەڵک کارەبای کەم بێتەوە و بیاتە کەرتی تایبەت و کەرت تایبەتەکانیش هەری خۆیان و کارەبای کەم کردو لەسەر خەڵک حکوومەت ئەتوانێت ئێستا ئەم کەرتە تایبەت وای لە کردووە کە خوێندنیش وردە کەم کاتەوە بۆی خەڵک بچێتە زانک و ئەهلیەکان و پەیمانگە ئەهلیەکان ئەمەش هەر دەستی خۆیان و ئەگرێتەوە بۆ داهاتی خۆیان بۆ ناو دەوڵەت یعنی واو لێ هاتووە سەر هەڵگری بێزار دەکات لە ژیان لە کەسابەت لە عایلە لە خێزان نەفسیەن مرتاح نابی ئەمەش هەموو ئەگرێتەوە بۆ حکوومەت ئەم حکوومەتە ئەم پارەی بە کۆمپانیا هەمی خۆشیانە هەم شەریکیشن لەگەڵیانە پارەکە هەموو بۆ گیرفانی خۆیانە فەرم شۆ دایرەی مرور شۆ بۆ دایرەی ئەوانەی کە زەریبەیان هەیە هەر هەموو پارەکە کۆ ئەکەنەوە هەموو یەخەنە سەیەک وی بن بۆ یەکێتی پارتی کەس نازانێت ئەم پارە چی لێت فەقیر و هەژاری دەمی بسێ کردوەوە لەبان تاوەڕێ ئێمە ئیشەکەین خواوەکی لە جاریوە لەسەر ئیشەکەش مەقرزارن حەق بە یەکێتی و پارتیە دەستیان خۆش بێ لە سەرێکەوە زانی بۆ لەبەری پارە و لێ ئەسەنن سەرانە و لێ ئەسەنن پارە نانێ مەعاشەکەی خۆش نانێ خەڵک هەر ئەیکا ئەگەر ڕاست بکەن خەڵکەکە نەدەوام بکەن نە مامۆستا بچێت مەکتەبەوە نە حکوومەت لە دایرەکانە خەڵکەکە بچێت ئیتر خەڵکەکەش نییە وای لێت حکوومەت خۆی شلەبێ و ئەچێت پارە ئەیا بە خەڵکەکە و خەڵکەکەش داوامی خۆیەکات و بەڵێ ئەسێ ئەڕوەڵایەکیان یەکیان ئێمە خۆمان جارن نەوتیان ئاینێ بێدەنگمان لێکی نەوتەکان بڕین کە بێدەنگمان کرد تاوەتی کابرا نابناتەوە بەڵام کە هەموو نانەواکان هەچ کەسێن داوای مافی خۆی کە تێگەی مافەکەت ناخورێ بەڵام ئەمان مافەکەشیان خواردوین تێگەیت مافەکەشیان خواردوین هەم زەوجیشیان کردوون و هەر ئەو ماوە بەشێکمان بن هەر بە هەمان شکڵی شێوەی واژوو کۆکردنەوەکانی ڕابردوو تەسلیم بە حکوومەت و بە جێگا بەرپرسە دیاریکراوەکان ئەکرێت لەسەر ئەو مەسەلەیە بەڵێ تەبان کەمپینەکە کەمپینێکی سەرتاسەریە لە هەرێمی کوردستان دوایەوەی کە سەرکردایەتی حیزبی شوعی کوردستان بڕیاری داوە و لە جێگا و شوێنەکان کەم تا زۆر ئاگادار بن دەستی پێ کردووە وەتوانم بڵێم تقریبن لە دەڕۆژی سەرەتای کەمپینەکەین ڕەنگە نەتوانم بە ژمارە پێتان بڵێم لەوەی کە چەند واژوو کۆکراوەتەوە چووکم وەکوتم خەسڵەتی شوێنەکان ئەگۆڕە شوێن تا شوێنێک ڕەنگە نەزانین و زانیاریە دواتر ڕەنگە لە ئایندا کە واژۆکان کۆکرێتەوە بە بڕای من ڕەنگە شێوازێک لە ڕاگەاندنەکان کۆ بکەنەوەی ئەعلانی و حاڵەتە بکەن طبعاً خۆ پێناسەی حکوومەتە زۆر وازەحە لەوەی کە بەتاڵکردنی گیرفانی هاوڵاتی و هەژارەکانە پێش هەموو شتێک خۆزگام حکوومەتێکێک وایە لەو حکوومەتانەی کە لەگەڵ ئەو باج و خەراجە زۆرەی کە لە خەڵک وەرەگیرێ بۆ خزمە گوزاری گشتەکان خەرجی بکردایەتەوە بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە پێم وابێت تاکە هاوڵاتیە کە ئەگەر بمبەخشنیان ڕەنگە بۆ زمانە قسە بکەم ئەگەر هاوڵاتێکی نەخوێنەواریش پرسیارێکی سادە و ساکاری لێ بکەی کە ئەم باج و خەراجە کۆکردنەوەی لەلایەن حکوومەتەوە بۆ کێوەچی وازە حاڵێ بۆ گیرفانی بەرپرسان و بۆ گیرفانی چەند حیزبێکی سیاسی و بپرسە بۆ گیرفانی کۆمپانیاکانە چێ لەبەرەو ئەساسەیە مەسەلەی بە تایبەتکردنی کەرتەکان لای ئێمە قبوڵ نییە.